قسەیەکی زۆر جوان هەیە دەڵێت خوای پەروەردگار کۆمەڵێک کەس لە ژیانت لا ئەبات لەبەر ئەوەی خوای پەروەردگار شتانێکی لێ بینیون و وتانێکی لێ بیستون کە تۆ گوێت لێ نەبووە. ئەگەر هەر کەسێک لە ئێمە ببیستین لە پشتی خۆمانەوە چۆن باس ئەکرین لەلایەنی هەنێک کەسەوە، ئەوە بەڕاستیەکەی دەست بەجێ لەو کەسانە دوورەکەوینەوە. قسەکردن لەسەر خەڵک لەسەر دین بۆ ئەوەی پارێزگایی لە دینەکەت بکەیت ئەمە غەیبەت نییە وەکو ئیبن القەیم باسیەکات. بەڵام کەسانێک بەبێ ئەوەی شارەزاییان لە ژیانی تۆ هەبێت، ژیانی خێزانیت، ژیانی مادیت، هەر بابەتێکی کۆمەڵایەتی و مادی معنەوی ژیانە قسە لە ژیان تا بکەن، غەیبەت دەکەن، بوختانت بۆکەن. هەر کەسێک هەر ناوێکی هەیە، مامۆسای ئاینیە، دکتۆرە، ئافرەتە، گەنجە، فڵانە، لەبەرەوە زۆر جار کەسانێک لە ژیانتان نامێنن دڵنیا بە خوای پەروەردگار ئەو خێری بۆ تۆ ویستووە. جایەکێک لە زانایان ئەم سەردەمە معاسیر قسەیەکی زۆر جوانەیە، دەڵێت ئەگەر کەسانێک لە ژیانتان نەمان خەفەت مەخۆ، چونکە تۆ لە دوعای قونوتە خۆت دوعاکەی خوای پەروەردگار لە خراپە و لە شەڕی و کەسانە بمپارێزە کە خراپەیان بۆم هەیە. بۆیە ئینسان نابێت دڵتەنگ بێت بەوەی کە دەوروبەرەکەی ڕۆژانە لێبەر بێتەوە.